لە کۆنفرانسەکە تا ئاستێکی باش ئەوانەی کە داوەتمان کردبوون حضوریان هەبوو، نزیکەی 300 میوانێکمان حضوریان هەبوو و ڕۆژ و نیوێک بەردەوامی هەبوو تا حدێکی باش کۆنفرانسەکە ئامانجەکانی خۆی پێکە. ئەتوانین بەگشتی بڵێن لە کۆنفرانسەکە لەسەر دوو ئاست قسە کرا. ئاستی یەکەمیان قسەکردن بوو لەسەر دۆخی هەر چوار پارچەی کوردستان بە شێوازێکی چڕوپڕ قسەیان لەسەر کرا. ئاستێکی تریان قسەکردن بوو لەسەر باشووری کوردستان بە حکمی ئەوەی کە کۆنفرانسەکە لە باشووری کوردستان بوو و زۆر بە وردی پەنجە خرایە سەر گرفتەکان، پەنجە خرایە سەر برینەکان و پێشنیازی گونجا و خرایە ڕوو و ئەوەی مای خۆشحاڵیە کە لە تەواوی گفتوگۆکانە قسە لەسەر ئەوە ئەکرا کە پێویستە یەک ڕیزی نەتەوەیی پارێزراو بێت. لە ناو یەک ڕیزی نەتەوەیە پێویستە کۆمەڵێ بنەما لە بەرچاو بگیرێ. بنەما یەکەم دیموکراسیە، مافی مرۆڤە، مافی ژنە، پێکەوە ژیانە لەگەڵ تەواوی پێکهاتەکان. کۆنگرەی نەتەوەیی کۆمەڵی ئامانجی گەورەی هەیە، ئامانجەکان قورسن، بربەستەکانیش قورسن، تا حدێک توانیومانە بەشێک لەو بربەستانە تێپەڕێنین و ئومێ دەکەین ینی لە داهاتووە بالفعل کۆنگرەی نەتەوەیی ببێتە چەتری کۆکردنەوەی تەواوی هێز و لایەنە سیاسەکان و بتوانین لە کۆنگرەیەکی یەکگرتووی گەورە کە ڕنگدانەوەی هەموو پێکهاتە و جیاوازەکانی خەڵکی کوردستان بێ بەگشتی بتوانین ببینە خاوەن استراتیژێکی نیشتیمانی دیموکراسیانە کە خزمەت بە ئایندەی کوردستان و دانیشتوانەکەی بکات.